بینەرانی عزیزی کورسات نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێەکەم. ئەم شەو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێوەهاچێت پێشبینیەکرێت لە پەراوێزی کۆبوونەوەکەیە باس لە بابەتی موچە بکرێت. ئاستەنگەکانی داهاتی نانەوتی هەرێمی کوردستان ڕێگرە لە موچە. قەیرانی کەمی غاز لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کۆتایی هاتووە. نرخی لیترێک غازی شل لە 1500 دینارەوە بۆ 4500 دینار دابەزیوە. دەستگای ئاسایشی هەرێم دەستگیرکردنی باندێکی ساختکردنەوەی دراوی ساختەی ڕاگەیاند. باندەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دراوی ساختەیان فرۆشتووە. عێراق و ئیمارات و قەتەر بۆ هەر بەرمیلێک نەوت 5 بۆ 8 دۆلار داشکاندنیان بۆ چین کردووە. بەهۆیەوە پەکین هاوردەی نەوتی ئێرانی کەم کردووەتەوە دوایین گۆڕانکاریەکانی گەروی هورمزستان بۆ باسەکەم. دووبارە سڵاوتان لێبێ. ئەم شەو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێوەهاچێ پێشبینی ئەکرێت کە لە پەراوێزی کۆبوونەوەکەیە باس لە بابەتی موچە بکرێت. ماوەی زیاتر لە 40 ڕۆژە موچەی مانگی 5 دابش کراوە تاوەکو ئێستا ناکۆکی هەرێم و بەغا لەبارەی داهاتی ناوخۆ یەکلایی نەکراوەتەوە. هەرێم چاوەڕێی لێکتێگەیشتنێکی نوێ لەبارەی داهاتی ناوخۆی مانگانە. واتە هەرێم بەنیازە کە لێکتێگەیشتنێکی نوێ بکرێت و ئەو 120 میلیارد دینارە کە پشکی حکوومەتی فیدراڵ بوو بینێرێت کەم بکاتەوە لە بەرەوەی کاڵە داهاتەکەم کەمی کردووە. هەرێمەڵێ لە دوای جەنگی ئێرانەوە داهاتەکان 178 کەمیان کردووە ناتوانن 120 میلیارەکە دابین بکەن. پێشتر فاڵح ساری وەزیری دارایی عێراق لەبارەی موچەی هەرێمەوە بە پەرلەمانتارانی وتبوو ئەم مانگا لەسەر بەرپرسیارەتی خۆی موچە خەرج ئەکات. بەڵام کاتەکەی دیاری نەکردبوو کە کەی ئەبێت. وتبوو یەبێ بابەتی 120 میلیارد دینارەکەی داهاتی ناوخۆ یەکلا بکرێتەوە بۆ ئەوەی بتوانن بۆ مانگەکانی داهاتوو بێ کێشە موچە خەرج بکەن. هەر هەفتەی ڕابردووش سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی فیدراڵەوە بە کورسات نیوزی وت ئەگەر ئەو پارەی هەرێم ئەینێرێت بۆ بەغا لە 120 میلیارد کەمتر بێت ئەوە چەندەی بمێنێت لە پارەی موچەکە ئەیبڕن و ئەوی کەی ئەخەنە سەر حسابی هەرێم. بەرپرسێکی وەزارەتی دارایی هەرێمیش لە لێدوانێکە ئەڵێت ئەگەر ئەو بابەتە چارەسەر نەکرێت کورتێنانی گەورە بۆ وەزارەتی دارایی لە مانگەکانی داهاتوو دروستە بێت و ڕەنگە بەهۆیەوە نەتوانن موچەیەک بدەن لە ماوەی ئەم ساڵە واتە مەبەستیەوەیە ئەگەر بەغا سوور بێ لەسەر وەرگرتنی هەموو 120 میلیارەکە و ئەو 120 میلیارە لە شارەتی شایستە داراییەکان هەموو مانگێک ببڕێت ئەڵێەوە تووشی قەیرانە بین و لەوانەیە موچەی مانگێک بفەوتێ. ئەمە دوایین زانیاریە دەربارەی موچە. بەڵام ئەمەوێ زانیاری زیاتر وەربگرم دەربارەی موچەی مانگی 6 و بچمەلای پەیامنێرمان قارەمان جەوهەر بزانین ئەو چی لایە قارەمان سڵاوت لەبێ پێمان بڵێ دەربارەی موچە چیت لایە دوایین زانیاریەکان چین بۆمان باس بکە. بەڵێ زریان کاتت باش تاوەکو ئێستا چارەنووسی موچەی مانگی 6 لەنایەن وەزارەتی دارایی هەرێمی کوردستانەوە نادیارە هەرچەندە ئامادەکاریان کردووە بۆ ئەوەیکەوە ئەگەر بەغدا موچەی هەرێمی کوردستان ڕەوانە بکا و کات لیستی موچە ڕابگەین و ڕێکارەکان دەست پێ بکەن. بەڵام سەبارەت بە ڕێکنەکەوتن یاخود نزیک نەبوونەوە بەتایبەت سەبارەت بە پرسی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان نانەوتی تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان ئەوەی کە زانیاریە بە من دراوە زیاتر لە 6 میلیارد کۆکراوەتەوە. بەڵام تاوەکو ئێستا وادەی ناردنی ئەم پارەیە دیارە لەلایەن وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەش ینی لە ماوەی ڕابردوو چەند وەردێک چوونە بەغدا بە بەردەوامی وەزارەتی دارایی لەسەر هێڵوە لەگەڵ وەزارەتی دارایی عێراق سەبارەت بە کەمکردنەوەی ئەو 120 میلیارەی کە حکوومەتی عێراق یاخود وەزارەتی دارایی عێراق داوای دەکات بۆ مانگی 6 فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە موچەی بۆ بنێرێت. بەڵام تاوەکو ئێستا نەگەیشتونە ڕێکەوتن و تاوەکو ئێستاش وەزارەتی دارایی هەرێم لەو هەوڵەدایە کە کەم بکرێتەوە ئەو 120 میلیارە بۆ پێیکە داهاتی ناوخۆ کەم بۆتەوە و بەشێک لا کۆکردنەوەی پارەش بە هەماشەوە کەمتر بۆتەوە بە بەراورد بە بەر لە جەنگی ئێران و ئیسرائیل. بۆیە داوا دەکەن هاوشەوەی مانگەکانی ڕابردوو ئەگەر کەمێک زیاتریش بێتن دەتوانن دابینی بکەن. بەڵام تاوەکو ئێستا وەزارەتی دارایی عێراق بڕیاری ناردنی موچەی نەداوە لەگەڵ ئەوەش ئەو داهاتێک کە داوای کردووە بە هەمان شێوەیە
نی ئەم شەویش کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقا بە پێو زانیاریانەی کە هەمە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق باز لە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکراوە بە تایبەت لە کارنامەکە کە تایبەتە بە پرسی نەوت و غاز و بەشێک لە تەوەرەکانی تر و ئەوەی کە هەیە چاوەڕوان دەکرێتن لە کۆتایی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دوای کۆتایی ینی کۆبوونەوەکە وەزیرە کوردەکان ینی پرسی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بڕژێن بە تایبەت لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری دارایی عێراق بۆ ئەوەی کەوا بڕیار لەسەر خەرجکردنی موچە بدرێتن ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان وەزارەتی دارایی دەڵێت لیستی موچە ئامادەیە بە تایبەت خشتەی دابەشکردنی موچە و ئامادەکاری کردووە لە بانکەکان بۆ ئەوەیەکەوە ئەگەری ناردنی موچەکە یاخود پارە لە بەغداوە دەست بە دابەشکردنی موچە بکرێت بەڵام ڕێکارەکانی ناردنی داهاتی نانەوتی تاوەکو ئێستا دیار نییە یاخود ئەو بڕێی کە هەرێمی کوردستان خۆی بەتەمە ڕەوانەی بەغدای بکاتن دیار نیە چەندە بڕەکەی لەگەڵەوەش وەزارەتی دارایی عێراق ڕاگەیاندووە کە ینی ئەگەر 120 میلیارەکە ڕەوانە نەکات هەرچەندێک ڕەوانە بکاتن ئەو پارەیە دەبڕێتن لە موچەی مانجی 6 بۆ پێیکە موچەی مانجی 5 بە هەماشەوە لە هەرێمی کوردستان وەزارەتی دارایی ئەو ڕاگەیاند کە پارەی قەرز کردووە بۆ ئەوەیەوە موچەی فەرمانبەران بدات و گرفتی بۆ موچەی خانەنشینان و بەشێک لە موچەی گرێبەستەکان و خەرجیەکانی حکوومەتیش دروست کرد تاوەکو ئێستا ئەو قەرزەش نەدراوەتەوە بە پێو زانیاریانەی کە هەمە لەگەڵەوەش بازەوە دەکرێت ئەگەر بەغدا کەمتر لەو پارەی ڕەوانە بکاتن جارێکی تر وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ناچار دەبن کە قەرز بکەن و ئەو قەرزەش دەکەوێتە ئەو کاتێک کە دابەشکردنی موچەی فەرمانبەرانی گرێباز مامۆستایانی گرێباز و بەشێک لە خەرجیەکانی حکوومەت دوا بکەوێت یاخود بکەوێتە ئەو کاتێک کە وەزارەتی دارایی قەرزەکە دەکات یاخود بەشێک لەو داهاتی دەست دەکەوێت کە بتوانێت موچەی بداتن بۆ پێیکە نزیک دەبینەوە لە چەند ڕۆژ دابەشکردنی موچە دواکەوتووە و موچەی مانجی پێنج ئەنی ئەگەر لە یادتان بێت لە 27 و 28 مانجی ڕابردوو و مانجی پێنج دابەشکرا و بە هەماشەوە ئەنی نزیک دەبینەوە لەوەی کە چل ڕۆژ بگاتە چل ڕۆژ دابەشکردنی موچە بەڵام ئەوەی کە هەیە چاوەڕوان دەکرێم شەو لە دوای کۆبوونەوەکە یاخۆ لە پەراویزی کۆبوونەوەی کۆتایی ئەنجومەنی وەزیران بڕیارێک بدرێت سەبارەت بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. سپاس پەیامنەرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ زانیاریەکان قارەمان وەکو قارەمانیش باسی لێوە کرد ئەگەر بێت و حکوومەتی فیدراڵی سوور بێت لەسەرەوەی کە 120 میلیارەکە هەر هەمووی وەربگرێ واتە لە موچەی خۆرانی ببڕێت واتە هەرێمی کوردستان ڕوبەڕووی کورتێنانێکی گەورە ئەبێتەوە بە تایبەتی لەوانەیە موچەی گرێبەست و وانەبێژ کێشەی تێبکەوێ ینی من نامەوێت ترس بڵاو بکەمەوە بەڵامەمە بەداخەوە ڕاستیە جگە لەوە کە گوکوتم بەرپرسێکی وەزارەتی دارایی هەرێم ئەڵێ جگە لەوانە بێژ و گرێبەست دەڵێ لەوانەیە هەر بەگشتی موچەی مانگێکیش بفەوتێ هیوادارین ئەمە ڕوونەدا لە بەرەوەی کامە بابەتێکی حاشا هەڵنەگرە کە داهاتە نانۆتیەکان بەهۆی ئەم جەنگەوە ڕوبەڕووی دابەزین بووەتەوە. قەیرانی کەمی غاز لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کۆتایی هاتووە نرخەکەشی بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە. شارەزایانی سوتەمەنی ئەڵێن لە دوای هێوربوونەوەی ئاڵۆزیەکانی ناوچەکە ئێستا غازی بازرگانی و ماڵان بە ئاسانی دەستەکەوێت. نرخی لیترێک غازی شل لە 1500 دینارەوە بۆ خوار 500 دینار دابەزیوە. هاوشێوەی پێش جەنگی چەند مانگی ڕابردووی ناوچەکە غازی بازرگانی لە بەنزینخانەکاندا دەستدەکەوێت. لە کاتی جەنگەکەدا لەگەڵ قەیرانی کەمی غاز نرخی هەر لترێکیش بۆ نزیکەی 1500 دینار بەرز ببووە. بەڵام دوای کەمبوونەوەی گرجەکانی ناوچەکە نرخی غازی بازرگانی ئاسایی بۆتەوە و ئێستا هەر لترێک لە نێوان 400 بۆ 480 دینارە. هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی یەکەم کۆڕمۆر دەستی وەبەرهێنان کردووەتەوە دووەمیشیان لە ڕێگەی کارگەکانەوە ئەو بەشە غازی کە بۆ هاوڵاتیان دابین کراوە دەگاتەوە دەستی هاوڵاتیانیش پێویستیان بە غازی توجاری نەماوە تاوەکو لە ڕێگەی بەنزیخانەکانەوە بوتڵەکانیان پڕ بکەنەوانێ. هاوشێوەی غازی بازرگانی غازی ماڵانیش ئاسایی بۆتەوە و ئێستا بەڕێژەیەکی زۆر بە نرخی پاڵپشتی کراو هاوشێوەی پێشوو بۆ هاوڵاتیان دابین دەکرێت. شارەزایانی ئابووری وزە ئاماژە بۆ ئەوە دەکەن هەتا ئاسایشی کێڵگەکانی غاز و کۆمپانیا بەرەمهێنەرەکانی پارێزراو بن غازیش بە نرخی هەرزان و بەڕێژەی زۆر بەردەست دەبێت. تاکە هۆکارێک کە سەرەکی وای کە نرخی بتڵێ گازی
LPG لە 8500 نارە بۆ 30,000 بەسکاتەوە تەنها جەنگ و ئەو ململانەی کە لە ڕۆژاوای ناوەڕاستایە بە بەڵگەی ڕابردوو کە بینیمان هەم ئەو لە دوای 2010 کە گاز لە کۆرمۆر ئینتاج کراوە نەمان بینێ ڕۆژەژان بە شێوەیە کە قەیران دروست بێت کە خەڵک هەم نەتوانێت گازی دەستکەوێ هەم بە گرانج بیکرێت تاکە با بڵێن کێشە جەنگە و تاکە زەمانی گەرنتی بەرز نەبوونەوەی نرخی گازیش ئەوەیە کە پاراستنی ئاسایشی کێڵگەکەیە لە ڕووی بەرگریەوە. لەم وەرزەدا کە غاز بە ڕێژەی زۆر لە بازاردا بەردەستە کارگەکانی غاز و لایەنە پەیوەندیدارەکان هەوڵ دەدەن بڕی پێویست بۆ وەرزی زستان کۆگا بکەن بۆ ئەوەی بتوانن لەو وەرزەدا کە خواست لەسەر بەکارهێنانی غازی شلی LPG زیاترە ڕێگە لە بەرزبوونەوەی نرخ و قەیرانی کورتخایەنی غاز بگرن. دوای کاڵبوونەوەی کاریگەری جەنگەکەی نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران قەیرانی غازیش لە هەرێمی کوردستان چارەسەر کرا. ئێستا ڕێژەیەکی زۆری غاز لە بەنزینخانەکاندا بەردەستن و هاوڵاتی دەتوانێت بە کەمتر لە ڕێژەی لە 170 بەهای پێشوو غاز بکرێت لە بەنزینخانەکاندا. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی. پێدانی دۆلاری گەشتیاری لەلایەن بانکی ناوەندی عێراق و زیادبوونی ژمارەی گەشتەکان وای کردووە هاوڵاتیان بۆ گەشتەکانیان ڕوو لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی کەرکووک بکەن. ڕۆژی ڕابردوو فڕۆکەخانەکە ڕۆشتنی یەکەم گەشتی بۆ باکوی پایتەختی ئازەربایجان ڕاگەیاند، ئەوەش هەنگاوێکی تر بوو بۆ فراوانکردنی گەشتە نێودەوڵەتیەکانی. هاوکات لە مانگەکانی 5 و 6 ڕابردووە فڕۆکەخانەکە گەشتەکانی بۆ بەیروت دەست پێ کرد. هەر بۆ فراوانکردنی زیاتری گەشتە نێودەوڵەتیەکانی فڕۆکەخانەکە داوای کردووە لە ڕێکخراوی فڕۆکەوانی نێودەوڵەتی مەدەنی بە دوواداچوون بۆ کارەکانی بکەن بۆ ئەوەی بچێتە لیستی فڕۆکەخانە نێودەوڵەتیەکانەوە لە دوو مانگی داهاتووە. هەر لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی کەرکووکەوە عەبدولسەمەد موحسین کوبەیسی بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی کەرکووک میوانی ئابووری کورسات نیوز ئامانەوە دەربارەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی کەرکووک دەربارەی دراوی گەشتیاری گفتوگۆیەکی زیاتر بکەین و هەندێک باس و خواست کە هەیە دەربارەی بە تایبەتی دراوی گەشتیاری لی بپرسیم بزانین ڕێوشوێنەکانی چۆنە. زۆر سڵاوتان لێبێ بەخێر هاتن پێمان بڵێ کە گرنگی بوونی فڕۆکەخانەیەکی نێودەوڵەتی لە پارێزگای کەرکووک چییە؟ أهلا وسهلا. مساء الخير إلى الكادر الفضائي كادراني دەستگای میدیای کورسات و خەڵکەمان لە پارێزگای سلێمانی و لە هەرێمی کوردستان. گرنگی فڕۆکەخانەی کەرکووک گرنگیەکی استراتیژیە، ڕایەڵێکە لە نێوان 5 پارێزگای عێراق. بە هەمان شێوەیە هێڵێکی نێودەوڵەتیە لە نێوان باکوور و خۆراوا و ئەوروپا و چین و دەچێتە ڕاستەوخۆ دەچێتە ناو هێڵی کەرکووکەوە. بۆیە گرنگیەکی زۆری هەیە بۆ عێراق لەو ڕۆکە خزمەت گوزاری شەوڕۆژ پێشکەش دەکات و هەر حاڵەتێکی بەپەلە هەبێت وێزگەی کەرکووک ئامادە ئەبێت و ڕادارەکانی ئەکاتە کار و هەموو پێداویستیەکانی گەشت ئامادە ئاکات. بەماشەوە کەرکووک پارێزگای کەرکووک وەکو پارێزگایە کە فڕۆکەخانەی نەبووە بێتە پارێزگایە کە هێڵێکی ئاسمانی هەیە و بەردەوامە لە نێوان خۆراڵەت خۆراوەدا. سەرباری ئەمەش بابەتی ئابووری و کۆمەڵایەتی و کۆمپانیاکانی نەوت و بە هیتریش دەوری خۆیان هەیە. باشە ئەگەر بتوانن ئامارێکمان پێبەن دەربارەی ژمارەی ئەو گەشتانەکە ڕۆژانە و هەفتانە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی کەرکووکەوە ئەنجامەدرێن. نعم. احنا من شهر السادس من يوم 14/6/2000 ئێمە لە چواردەی شەشەوە انطلاق للمطار. هێڵێکی پلانیش تازەمان داناوە صعد تقريبا
کە 5 أضعاف 5 قات زیادی کردووە بەراورد بە پلانی پێشوو. ئەمڕۆ سوپاس بۆ خوا لە 50 بۆ 60 گەشتی ئاسمانیمانێ لە هەفتەیەکدا کە ئەکاتە نزیکی 230 گەشتی ئاسمانی لە مانگێکدا. هەروەها لە مانگی هەشت لەم ژمارەش خوایار بێت تێئەپەڕێنی. باشە ئەزانین کا بە تایبەتی لە نێوانە و فڕۆکەخانانە کە نزیکن لەیەکەوە هەبوونی هاوئاهەنگیە گرنگە ئاستی هاوئاهەنگی ئێوە واتاوەکو فڕۆکەخانەی نێودەوڵەتی کەرکووک لەگەڵ فڕۆکەخانەکانی تری عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستان چۆنە؟ ئێمە هەماهەنگیمان هەیە لە نێوان هەموو فڕۆکەخانەکاندا لەژێر سێبەری دەسەڵات فڕۆکەخانی عێراقدا. ئێوە دەزانن کە هەموو فڕۆکەخانەکانی عێراق پابەندن بە ڕێنمایەکانی دەسەڵات فڕۆکەخانی عێراق. هەروەها ئێمە هەمووان پابەندین بە کۆمپانیای هاتوچۆی ئاسمانی عێراق. هەموومان وەکو فڕۆکەخانەیەک وای، بەڵام هاوئاهەنگیەکەمان لەگەڵ فڕۆکەخانەکانی هەرێم فڕۆکەخانەی سلێمانی و فڕۆکەخانەی هەولێر هاوئاهەنگیەکی تونوتۆڵە لەبەر لێکەوە نزیکین. ئەگەر کەم و کوڕیەکی تەکنیکی هەبێت داخستنی فڕۆکەخانە ڕوو بدات، ئێمە ڕۆکەینە فڕۆکەخانەی سلێمانی فڕۆکەخانەی هەولێر بە هەمان شێوە. ئەگەر ئەو فڕۆکەخانانە تووشی وەستانێک ببنەوە یا داخستنێک ببنەوە بەهۆی خراپی کەشوهەوا لە سلێمانی لە هەولێر، معقول نییە گەشتیار یا فڕۆکە بچێتە بەغا یا لە فڕۆکەخانەی بەغا بنیشێتەوە یا فڕۆکەخانەیەکی تر لە کاتێکدا ئێمە نزیکین. لە کاتێک جیاوازینە فڕۆکەخانەی کەرکووک لەگەڵ فڕۆکەخانەکانی هەرێم تقریبان سەعاتێکە. بۆیە گەشتیاران ئەم ڕێگەیان بۆ خۆش کراوە. هاوڵاتی کوردستانی عێراق یا عێراق بەگشتی ئەگەر بیاوێ گەشتێ بکات وە فڕۆکەکە فول بێت و نەتوانێت بچێت بۆ هەولێر یا سلێمانی، ئێمە ڕێگەچاری ترمان هەیە هەموو شتێکەکەین لە پێناو خزمەتی هاوڵاتی عێراقدا. شەوەی کە گەشتارێکی ئاسایی بێت یا خاوەنی بزنسێک بێت یا ئەوانەی کە لە دەرەوە دێن، ئەگەر بێتە هەرێم یا عێراق بابەتێکی ئاسانە. ئەمە خاڵێکی ئەرێ نییە بۆ هاوڵاتی. ئێمە بە ئاسان نەبینی، بەڵام پیادەکردنی لە واقعدا ئەمە خزمەتێکی بە ئاستبەرزە. بە هەمان شێوە بۆ هەر هاوڵاتیەکی کوردستان کە لە پارێزگای سلێمانیەوە دێت بۆ لامانیا لە پارێزگاری یا لە هەر شوێنێکی ترەوە دێت لە هەر بەشێکی کوردستانەوە، مافی ئەوەی هەیە کە ئێمە فڕۆکەخانەکەمان بەڕوویدا کراوە بێت و بە ئاسانی و خێزانە بە ڕێزەکەی بە ئاسانی سەفەر بکات و بگەڕێتەوە. ئێمە تابەنمەندێتی ئەدەین بە پارێزگاکانی کوردستان. باشە هاوکات کە جەنابتان قسەمان بۆکەن ئێمە لەسەر شاشە ئەیبینین دیارە فڕۆکەخانەکە لە ڕۆی بینا لە ڕۆی دامەزراوەوە شوێنێکی زۆر جوان و تازە و پێ ئەچێت کە یعنی هەموو شتێکی زۆر گونجاو و لەبار بێ، بەڵام جەنابت لە نزیکەوە بێگومان وەکو بەڕێوەبەریش لە هەموو کە زیاتر ئاگاداری و معنای بە بابەتەکەەوە داواتان کردو فڕۆکەخانەکە بچێتە لیستی فڕۆکەخانە نێودەوڵەتیەکانەوە لە ڕووی ژێرخانەکانەوە ئایا و لە ڕووی خزمەت گوزاریەوە تایبەتمەندیە ستانداردەکانی تایە بۆ ئەوەی کە بچێتە ئەو لیستەوە یان نا؟ بەڵێ من ناڵێم فڕۆک ئێمە حەوت فڕۆکخانەمان هەیە لە عێراق و 4 جار مۆڵەتی وەرگرتووە ئەم فڕۆکەخانەیە. بە هەمان شێوە گەشتی ئاسمانیمان هەیە لە شەودا و بەسراوەتەوە بە هێڵ ئۆڤەرفلایتی جیهانیەوە. لە ساڵی داهاتوودا ئێمە ترانزێتمان ئەبێت چکە ئێمە حسابە بە هەموو شتێک کردووە، چکە
ئێمە فڕۆکخانەکەمان بە تازەترین تەکنۆلۆژیا نوێ کردوێتەوە و ئەو پەڕی پێداویستیەکانمان بە مانای وشە دابین کردووە هەر لە سەلامەتیەوە تا یاسا نێودەوڵەتیەکان تەنانەت ئەمرازەکانی ئاسایش و پشکنین و ئێمە لە زۆر ڕۆوە جیاوازین. ئێستا فڕۆکخانەی هەولێر هەنێ ئامرازی پشکنینی تازەی هەیە هەر پێویستیە کە هەبێت بۆ پشکنین بۆ نمونە پشکنینی تیشکە ئێکس ئێمە هەمانە و لە قۆناغی دووەمدا ئێمە ترمیناڵێکی تایبەتمان هەیە بۆ ئەوانەی کە گەشتی حەز و ئەمراکەن لە ناوچەکانی کوردستان بێگومان خەڵک هۆشیاری ئەوان هەیە و خەڵک سەفەر ئەنجامەدەن لە هەرێمی کوردستان و لە شوێنەکانی تری عێراقەوە بۆ سعودیە. ئێمە بەشێکمان هەیە بۆ پەرەپێدانی ژێرخانی فڕۆکەخانە بە هەمان شێوە بۆ ئەوەی کە هاوئاهەنگ بین لەگەڵ هێڵە نێودەوڵەتیەکان. باشە جەنابەت ئێستا باسی گەشتەکانی شەوانت کرد کێشەیەکە بوو لە فڕینی فڕۆکەکان لە شەوانە لە کەرکووک ئایا ئەمە چارەسەر کراوە؟ کەم و کوڕی وشەیەکی کتومت نییە بۆ ئەو کێشەی کە دروست بووە. ئێمە هەموو پێداویستەکانمان و ئامێری ڕووناکیمان مۆدێرنە بەڵام بەهۆی نزیکی نێوان فڕۆکخانەی کەرکووک فڕۆکخانەی نێودەوڵەتی سلێمانی ئێمە پەنامان بردووە بۆ گەورەترین کۆمپانیای نێودەوڵەتی و بابەتی نەخشەی ئاسمانیمان چارەسەر کردووە. ئەگەر بڵین تاکە فڕۆکەخانە ڕووپێویشی تازەی ئەنجام داوە لە لەیلانەوە بۆ چەمچەما لە سلێمانیەوە و لە ئاڵتون کۆپریەوە بۆ هەولێر و لە لای خۆراوە گەیشتونێتە حەویجە و لە ئایلای باشوورەوە گەشتێتە تۆسخۆرماتوو. ئێمە پێوەرێکی ئازبەرزدا ئەنین بۆ فڕۆکەخانەکەمان لە ڕووی ڕووپێویەوە ئێمە لایەنی سەلامەتی لە بەرچاوە گرین بۆ گەشتی ئاسمانی بۆ فڕۆکە. ئەمە ساڵ و نیوێکممان ئەم ڕووپێویانمان تەواو کردووە و دۆکمنتەکانمان لە بەردەستەوە تەواومان کردووە. بۆ گەشتی شەویش ئەمەمان کردووە تەنانەت بۆ حاڵەتی ئێمەرجنسی ئێمە پێشوازیمان لە گەشتەکان کردووە. ئێمە کەم کوڕیمان نەبووە بەڵکو ڕێو شوێنێکمان نەبووە بۆ ئەوەی کە گەشتی شەوانە ئەنجام بدەین و زۆر سپاسیش بۆ پرسیارەتە. باشە دەربارەی دۆلاری گەشتیاری ئەزانین کە بانکی ناوەندی بڕەکەی لە $3000 کەم کردەوە بۆ $2000. پێمان بڵێن کە ئایا ئەمە هەر ئێستا لە فڕۆکەخانەی کەرکووک جێبەجێکرێت و باسی ڕێوشوێنەکانیشمان بۆ بکەن کە بە چ شێوەیە کام دۆلارە چۆن ئەدرێت بە گەشتیاران پرۆسەکەیمان بۆ باس بکەن. ئەمە سیاسەتی بانکی مرکزیە $2000 $3000 پێدەن بۆ هەر گەشتیارێکی عێراقی کە پاسپۆرتی عێراقی پێبێت لە هەر بارێزگایەکەوە بێت کە بێت بۆ فڕۆکەخانەی کەرکووک من کەفالیت پێدەم کە بەو مانایکە ئەگەر فڕۆکەکە 150 گەشتیاری هەڵگرت بێت ئێمە ڕەتچاوی ئەو ڕێوشوێنە ئەکەین و بۆ گەلی کوردستانیش خەڵکی کوردستانی هاوڵاتی کوردستانیش مافیەوەی کە هەموو مانگێک حەقی خۆی وەربگرێت لە ئاڵوگۆڕی دۆلار. بۆ نمونە تۆ لە 25 مانگ
تۆ پلانی گەشت هەبێ ئەتوانی بۆ مانگی داهاتووش ئەو بڕێکە بۆ دیاری کراوە لە مانگی دواتریشدا بڕی ئاڵوگۆڕی دراوەکەت وەربگریت. ئێمە لە وەرزی هاوین دای و زۆربەی عێراقیەکان و بە تایبەت کورد گەشت ئەنجامەدان ئەچن بۆ ئەنتاڵیا ئەچن بۆ باکۆ گەشت ئەنجامەدان. ئێستا بەشی ئەوەی پێەیە کە بلیت بکرێت و لە پارەی گیرفانیشی پێ بێت. لەو حاڵەتەدا بلیتەکە حەقەکەی بێت بە سفر. ئەمە لە ئەستۆی من نییە. من گەشتیار بە گەشتیار لە بەرچاو ئەگرم لە هەر کاتێکدا لە هەر سەعاتێکدا لە هەر ڕۆژێکدا ئەگەر پشوو بێت. ئێمە هەموو ڕۆژێک 24 ساعت دەواممانە هەفتانە. ئەمە پەیوەندی بە دۆلار و بە شەحنیشەوە باریشەوە هەیە، پەیوەندی بە گومرگەکانەوە هەیە، هەموو ئامێرەکان و ئامرازەکانی فڕۆکخانە. ئێمە داوامەکەمان 24 ساعاتە لە ماوەی 7 ڕۆژدا. باشە جەنابتان باسی پێشکەوتووی ئامێرەکانیشتان بۆ ئێمە کرد. بابەتێک کە زۆر گرنگە ئامێری پشکنینی ئاڵتونە. ئایا لە فڕۆکەخانەکەی ئێوە ئامێری پشکنینی ئاڵتون هەیە لە ئێستاە؟ بەڵێ ئامرازی پشکنینی ئاڵتونمان هەیە. ئێمە لە ئامرازێکی ئەمێرێک پێشکەوتوترمان هەیە بۆ کۆنتترۆلی جۆری. هەر ئەو ئامرازانن کە لە فڕۆکخانی تریشان وەکو فڕۆکخانەی بەغداد. ئەم ئامێرە سەرباری پشکنینی ئاڵتون ئامێری نیشانەکردنی ئاڵتونیشمان هەیە. واتە ئاڵتونەکەت کە ئەو ئاڵتونی کە تۆ لاتە جۆرەکەی لەگەڵ ڕێنمایەکانی وەزارەت هەموو وەزارەت پلاننداندا دەهێت دێتەوە یان نا. هەر خشلێک بێت هەر جۆرە خشلێک بێت لە هەر شارێکی عێراقدا بێت، چونکە ئێمە سیستەمی سکۆدانمان هەیە ئەبێت هەموو تایبەتمەندیەکانی کۆنتترۆلی جۆری لە بەرچاو بگرێت لە هەموو شوێنێکدا کە پێویست بە هەڵسەنگاندن بێت و ئەو دۆکمنتە ڕسمیانی کە لە فڕۆکخانەی کەرکووک دەردەچێت هەموو بانکەکان ئەگرێتەوە بۆ ئەو خشتانەی کە یەنە ناو عێراقەوە. بەڵام ئێمە جیاوازی لە فڕۆکخانەکانی تر. ئێمە هیچ مامەڵێک هەڵاگرین بۆ ڕۆژێکی تر لە هەر کاتێکدا بێت کە فڕۆکەکە بگات لە هەر کاتێکی شەو ڕۆژدا بێت لە ماوەی ساعتێک بۆ 2 ساعتدا هەموو پشکنینەکان ئەکرێت و دۆکمنتەکان وەرەگرن خۆیان بێت. باشە. ئێمە وەستانمان نییە لە فڕۆکخانە. ئێمە هەروەکو وتم پێشتر دامەکەمان 24 ساعتە لە 7 ڕۆژدا ڕۆژانی ڕەمەزان و ڕۆژانی جەژن و ڕۆژانی هەینی ئێمە هەرکە داوامان هەیە 24 ساعت. ئێمە ئێشک ئەگرین لە پێناو سەلامەتی و لە پێناو خزمەتی گەشتیاراندا وەڕەچاوی لە هەمووی زیاتر ئەوانەی کە لە دەرەوەی پارێزگان بە تایبەت کوردستان. باشە وەکو دوایین پرسیارەگەر ئەمەش بە کورتی وەڵام بنەوە لە فڕۆکەخانەی کەرکووک ئێستا کار بە پاسپۆرتی ئەلکترۆنیە کرێ؟ لە پرسیارەکەمەوەیە کە لە فڕۆکەخانەی کەرکووک لە ئێستاە ئایا کار بە پاسپۆرتی ئەلکترۆنی ئەکرێت یاخودنا؟ بەڵێ پاسپۆرتی ئەلکترۆنی هەیە بەڵام ئێشتا کارەمان نەکردووە چونکە ئەوانەی کاری پێەکەن ئەبێ دەورە ببینن ڕاهێنان ببینن ئەمە ئێستا هەموو کاروبارەکان ئاسان کراون بە پێی یاسای عێراقی. ئێمە ناهێڵین کاری هیچ گەشتیارێک قورس بێت هیچ گەشتیارێک کێشەی بۆ دروست بێت
ئێمە لە نووسینەکانی خۆمانەوە لە خزمەتی هاوڵاتیاندا. زۆر سپاس عەبدولسەمەد محسین کوبەیسی بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی کەرکووک کە هەر لە شوێنی فڕۆکەخانەکەەوە لەگەڵمان ئامادە بوون. سپاس بۆ زانیاریەکانتان. دەستگای ئاسایشی هەرێم دەستگیرکردنی باندێکی ساختکردنەوەی دراوی ساختەی ڕاگەیان. دەستگای ئاسایشی هەرێم لە ڕاگەندراوەکەیە باسی ئەوەی کردووە کە باندەکە لە 3 کەس پێکهاتوون کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانی تیکتۆک و سناپچاتەوە بانگەشیان بۆ فرۆشتنی دراوی ساختە کردووە. دواتر لە کاتی مامەڵەکردنا کەسەکانیان هەڵخەڵەتاندووە بە زەبری چەک هەڕەشەیان لێ کردوون. بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر لەبارەی باندەکەەوە ئەڵێت دوای ئەوەی زانیاریمان لەسەر ئەو باندەکۆ کردەوە شەوی ڕابردوو لە سعات 8:55 خولێک لە نزیک ناحیە ئاشتی دەستگیر کران و لە کاتی دەستگیرکردنیان ڕوبەڕووی هێزەکانی ئاسایش بوونەوە لە ئەنجامە 3 کارمەندی ئاسایش بریندار بوون. ئەمەوێ لێرەیە ئەمڕۆژ باسێکی بەهای دراوەکانتان بۆ بکەم باسی زێڕونەوت ناکەم دوێنێکە زۆر بەتێر و تەسەری لەسەری ڕۆشتین ئەمڕۆکە بازارەکان داخراون چاوەڕێی کرانەوەی بازارەکەین مەگەرەوەی کە ڕووداوێکی زۆر گرنگ و گەورە هەبێت کە پێشبینی بکەین بۆ ئەوەی کە بازارەکان گۆڕانکاریان بەسەرابێ. بەڵام باسێکی بەهای دراوەکانەکەین لێرە بزانێکین دینار بەرامبەر بە دراوە سەرەکیەکان چ گۆڕانکاریکی بەسەر هاتووە. ئەمڕۆکە لە بازارەکانی هەرێمی کوردستان 100 دلار بە 153250 دینار مامەڵەی پێوەکرا و 100 پاوەند بە 200,000 دینار بوو 100 یۆرۆ بە 173,000 دینار مامەڵەی پێوەکرا. ئەزانین کە هەندێک ماوەی ڕابردوو ماوەی 1-2 ڕۆژی ڕابردوو دینار بەرامبەر بە دۆلار دابەزینی تۆمار کرد خەریکە بەرەو سەقامگیری ئەچێتەوە نرخەکەی و 100 دلار بەرامبەر بە تمەن بە 7,800,000 تمەن بوو تمەنیش بەرامبەر بە دینار بەرامبەر بە دۆلار دیسانەوە بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. هۆکارەکەی ڕەنگە بۆ ئەوە بگەڕێتەوە کە گەرچی لە ڕۆژانی ڕابردووە هێرش کرایە سەر ئێران پێکدادان ڕوویدا لە نێوان ئێران و ئەمریکا بەڵام ئەمریکا ئەڵێت کە هێشتا گفتوگۆکان دانوستانە تەکنیکیەکان بەردەوام منە مەسەر ڕایەوەیە کە ترامپ لە ناتۆ ڕایگەیاندوتی لە لای منەوە ئەم لێک تێگەیشتنە کۆتایی هاتووە بەڵام لە هەمان کاتیشە بێگومان تیمی دانوستانکاری ئەمریکای سەرپشکرد وتی خۆیان سەرپشکن لەوەکە درێژە بە گفتوگۆکانیان یاننا بەڵام ئەوترێت کە گفتوگۆ تەکنیکیەکان بەردەوامن. هەندێک هەواڵیش هەیە لەوەی کە ئێران بە ئەمریکای وتووەکە بڵین بە ئەنقەس نەبووە ئەو هێرشانەکە لە گەروی هورمز کراوە ئەمە تعبیرێکی تریەتی بەڵام بەگشتی ئاسۆکە بەرەو ئەوەیە کە ڕێککەوتن هەبێ یانی لانی کەم دانوستان هەیە و پێچێکە هەرچەندە لێک تێگەیشتنەکە لەرزۆکە بەڵام هێشتا بەردەوامە. 100 لیرەی تورکیش لە بازارەکانی هەرێمی کوردستان ڕۆ بە 3263 دینار مامەڵەی پێوەکرا. ئەمە کۆتا زانیاریمان بوو لەم بارەیەوە دەربارەی بەهای دینار بەرامبەر بە دراوە سەرەکیەکان. باسی گەروی هورمزم کردو باسی ناسەقامگیریەکان ناکۆکیەکانی نێوان واشنگتن و تاران گۆڕانکاریەکان لە گەروی هورمز زۆر خێران جارێکی تر ئەو ڕێڕەوە ئاویە گرنگا بووە بەجێی سەرنجی وڵاتانی جیهان هەرچەندە لە ماوەی لێک تێگەیشتنەکە هەناردەی نەوتی ئێران بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی بەڵام داتاکان دەریەخەن کە خواستی کڕیارە چینیەکان بۆ نەوتی ئێران کەمی کردووە. ڕویان کردووەتە کڕێنی نەوتی وڵاتانی تری ناوچەکە لەبەرەوەی کە داشکاندنێکی زیاتریان بۆ کردووە. بۆ نمونە لە عێراق و ئیمارات و قەتەر کە وەکووتم ئەم سێ وڵاتە داشکانێکی زیاتریان کرۆ بەراورد بە ئێران بۆ چین. لەلایەکی تریشەوە واشنگتن و هاوپەیمانە ئەوروپیەکانی لە هەوڵان بۆ جێگیرکردنی ئاسایشی دەریاوانی و گرتنەبەری ڕێکاری نوێ بەردەوامی بازرگانی وزە مسۆگەر بکەن. باگوێری راپۆرتێکی ڕۆیتەرز نەوتی سەردەریای ئێران لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا بەرز بووەتەوە هۆکارەکەی بەرزبوونەوەی هەناردە و خاوبوونەوەی فرۆشتنە لە ماوەی ئاگربەسدا. واتە ئێران لە ماوەی لێک تێگەیشتنەکەدا توانیوێتی نەوتێکی زیاتر بار بکات بەڵام بەهۆیەوەی لێی نەکردراوە نەوتەکەی لە سەردەریا ماوەتەوە. مامەڵەکاران دەڵێن پاڵاوگە سربەخۆکانی چین بە تایبەتی لە شاندۆنگ لەبەر ئەوەی داشکاندنی زیاتریان لە عێراق و ئیمارات و قەتەر وەرگرتووە 16 بۆ 20 ملیۆن بەرمیل نەوتی هەرزانتریان لەو وڵاتانە کڕیوە کە داشکاندنیان لە نێوان 5 بۆ 8 دلار بووە بۆ هەر بەرمیلێک. لە کاتێکدا داشکاندنەکەی نەوتی ئێران لە نێوان 2 بۆ 3 دلاردا بووە.
داتاکانی کۆمپانیای کەیپلەر دەری دەخات کە هەناردەی نەوتی ئێران بۆ چین لەم مانگەدا بۆ نزیکەی 556,000 بەرمیلی ڕۆژانە کەمی کردووە کە کەمترین ئاستا لە مانگی 1 ساڵی 2023ەوە. چاودێران دەڵێن تاران بۆ هێشتنەوەی پشکەکەی لە بازاڕی چین لە ڕۆژانی داهاتوودا ناچار دەبێت داشکاندن بۆ نزیکەی $5 بەرز بکاتەوە، ئەوەش کاریگەری لەسەر داهاتە نەوتیەکانی دروست دەکات. هاوکات ئەکسیۆز لە راپۆرتێکدا باس لەوە دەکات کە ئەمریکا تا ئەمڕۆوە تا 7 تەمووز مۆڵەتی بە ئێران داوە بە ڕەسمی ڕای بگەێنێت کە گەروی هرمز کراوەیە بۆ هاتوچۆی سەلامەت و بێبەرامبەری کەشتیەکان. ئەو پەیامە لە ڕێگەی نێوەندگیرەکانی ناوچەکەوە گەیاندراوەتە ئێران و هەوڵێکە بۆ ڕاگررتنی ئەو لێک تێگەیشتنە لەرزۆکەی کە هەرچەندە ترامپ وتی لای منەوە کۆتایی هاتووە، بەڵام دەوترێت دانوستانە تەکنیکیەکان بەردەوامن. لە هەمان کاتدا ڕۆژنامەی گاردیان لە راپۆرتێکدا ئاماژەی بەوە کردووە کە ئەوروپا لە دانوستاندایە بۆ جێبەجێکردنی سیستمێک بۆ وەرگرتنی پارەی خزمەتگوزاری لە گەروی هورمز. پلانەکە بۆ وەرگرتنی خزمەتگوزاری ئەمنی و ئاراستەکردنی کەشتیەکانان نەک وەرگرتنی باج، ئەمانیش پشگیری ئەم پلانە دەکات و جەخل لەوە دەکاتەوە کە بە گوێرەی یاسای نێودەوڵەتی وەرگرتنی باج تەنها بەهۆی تێپەڕینی کەشتێکە لە گەروی هورمز نایاساییە و جێبەجێ ناکرێت. ئەم گۆڕانکاریانە پێمان دەڵێن داهاتووی بازاڕی نەوت و ئاسایشی کەشتیوانی لە کەندا و زیاتر لە هەموو کاتێکی تر بەستراوەتەوە بە گۆڕانکاریە سیاسی و دیپلۆماسیەکان لە لایەک کێبەرکێ لەسەر نرخ لە وڵاتانی ناوچەکەدا پێگەی نەوتی ئێرانی لە بازاڕی چیندا لاواز کردووە و لە لایەکی ترەوە هەوڵە دیپلۆماسیەکان بۆ گەرەنتیکردنی ئاسایشی گەروی هورمز دەتوانێت ڕۆڵێکی چارەنووسساز لە سەقامگیری خستنەڕۆی وزە و هێوربوونەوەی بازاڕە جیهانیەکاندا بگێڕێت لە چەند هەفتەی داهاتوودا. داتاکانی کۆمپانیاکانی بەدواداچوونی کەشتیەکان پێمانەڵێ کە هەرچەندە دیسانەوە جەنگ لە نێوان ئێران و ئەمریکا ئەگەر سنوورداریش بێ لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە هەبوو بەریەککەوتن و پێکدادان هەبوو بە چڕی بەندەرەکانی باشووری ئێران لەلایەن ئەمریکا کرانە ئامانج، بەڵام هێشتا هاتوچەی کەشتیەکان لە گەروی هورمزەوە بەردەوام بووە، بەڵام گۆڕانکاریەکە بووە، جیاوازیەکە بووە. لێرەیە پێتانەڵێم کە ژمارە و کەشتیانە چۆن بوون، بە چ شێوەیەک بوون و گۆڕانکاریەکە کەوتم جیاوازیەکە بە چ شێوەیەکە. لە مانگی تەمووزە هەشتی مانگی تەمووز 23 کەشتی ئەمە باسی ئەو کاتاکەین کە دیسانەوە پێکدادان هەبوو و ئەمریکا هێرشی کردە سەر ئێران و ناسەقامگیری لە گەروەکەیان دروست بوو. 23 کەشتی بە گەروی هورمزا ڕۆشتون و یەکی مانگ 47 کەشتی بوو و تامە جیاوازیەکەیەتی بەراورد بە سەرەتای مانگ واتە بەراورد بە کاتی لێک تێگەیشتنەکە 151 دابەزینی تۆمار کردووە. ڕاستە دابەزیوە، بەڵام هێشتا وەکوتم 23 کەشتی بە گەروەکەیە تێپەڕیون. 8 بۆ 10 مانگ لە ماوەی 8 بۆ 10 مانگ لە ماوەی ئەم چەند ڕۆژە کە گرژی هەبووە لە نێوان ئێران و ئەمریکا 20 کەشتی بە گەروی هورمزا تێپەڕیون. ئەوانەی کە چوون بۆ کەندا و 6 نەوت هەڵگر و 5 کەشتی بازرگانی بوون و ئەوانە کە لە کەندا و چوونە دەرەوە تا لە گەروی هورمز چوونە دەرەوە بەرەو زەریای ئەمان 92 نەوت هەڵگر و 7 کەشتی باری بوون و کەوتم کۆی گشتیان بە هەمویانەوە 20 کەشتی و نەوت هەڵگر بە گەروی هورمزا لە ماوەی ئەو چەند ڕۆژە کە گرژی نێوان ئێران و ئەمریکا هەبوو تێپەڕیون. با بچینە لای داتاکانی تر چەند چارت و چەند وێنەی زۆر سەرنجڕاکێشمان هەیە لێرە بە وردی باسی ئەەکەین. ڕۆژانە پێش جەنگەکە سەیری ئەم جیاوازیە گەورە بکەن، بەڕاستی جیاوازیەکە زۆر زەقا ئەبینین بەڕوونی کە تا چەند ئەم جەنگە توانێتی کاریگەری لەسەر گەروی هورمز دروست بکات. پێش جەنگەکە بە تێکڕایی بە گەروی هورمزە ڕۆژانە 138 کەشتی تێئەپەڕی. کاتی جەنگەکە ڕانەگیرا بڵین بە تەواوەتی داخراپێت، تقریبن ڕۆژانە چەند کەشتێکی هەر پیا ئەڕۆژجا لەوانە کەشتەکانی پێوەست بە ئێران بواە، بۆ نمونە کەشتیە تارماییەکان کە سیستمەکانی چاودێریان ئەکوژاندەوە یان کەشتیەکانی پێوەست بە هاوپەیمانەکانی ئێرانجا چینی بوونایەیان وڵاتانی تر. بە هەر حاڵ ڕۆژانە چەند کەشتێکی هەر پیا تێئەپەڕی، بەڵام لە کاتی لێک تێگەیشتنەکە ئەو کاتەکە لێک تێگەیشتن بەردەوام بوو لەلایەن ئێران و ئەمریکا و بڕیار وابوو ماوەی 60 ڕۆژ گەروی هورمز بەکراوی بمێنێتەوە بەبێ مەرج و بەبێ باج. لە لوتکەیە 72 کەشتی بە گەروەکەیە تێپەڕیون. دوورە لە کاتی پێشجەنگەکە، بەڵام هێشتا ئاستەکەی زۆر باشە بە لە بەرچاوگرتنەوەی کە هێشتا ناسەقامگیری هەبوو، هێشتا ئەوترێ مین هەبوو لە گەروەکە و 72 کەشتی
ئەو ترێ بڵێن کە ژمارەیەکی باشە، بەڵام با بچینە لای داتاکانی تر و باسی گۆڕانکاریەکان بکەین. ئەگەر سەیری ئەم چارتە بکەین، ئەم چارتە باسی ناسەقامگیریەکان باسی لە کاتی دەستپێکی جەنگەکەەوە ئەتوانین لەسەرم چارتە ببینین. ئەگەر یەکەم هێڵ لەسەر چارتەکە سەرنج بدەن ئالێرەیە کە هەتاوەکو سەر و 140 هاتووە، من بە تێگرایی وتم 138 کەشتی پێش جەنگەکە بە گەری هورمزا ڕۆشتون، بەڵام هەتاوەکو نزیکەی 150 سەر و 140 ڕۆشتووە لە لوتکەیە. لەو کاتەوە ئەوە کاتی پێش دەستپێکی جەنگەکەی کە جەنگەکە دەستی پێ کردو بەردەوام هاتون و چوونی کەشتیەکان دابەزینی تۆمار کردووە، وەکو وتم ژمارەیە کەشتی هەر هاتون و چوون. جا سوورەکان ئەوانن کە چوونە گەروی هورمز چوونە کەندا و شینەکان ئەوانن کە لە کەندا و هاتوونە ئەوەی کە لێرە بەڕەنگی شی نەتوانین ببینین. بەردەوام هەبووە بەڵام کەم بووە لە هەندێک شوێنە تەنانەت ئەتوانین بڵین تقریبن هاتوچەی کەشتیەکانیش وەستاوە هەتاوەکو کاتی لێک تێگەیشتنە. لە کاتی لێک تێگەیشتنەکەیە دیسانەوە لە ئاستێکە هەرچەند دیسانەوە ئەگەر بەراوردی بکەین جیاوازیەکەی زۆر زۆرە لەگەڵ کاتی پێش جەنگەکە، بەڵام لە ئاستێکە هاتوچەی کەشتیەکان بوژانەوەی هەر بەخۆیەوە بینیوە. با بچینە لای بابەتەکەی ترمان و زانیاریەکانی ترمان باسی دووڕێڕەوەکە بکەینەوەی کە ئەم جەنگەی چەند ڕۆژی ڕابردووی هەڵگیرستاندەوە. ئەوەی کە بووە هۆی تووڕێی ئێران و بووە هۆی ئەوەی کە ئەمریکا کاردانەوەی هەبێ ئەم ڕێڕەوەیە کە لێرەیە ئەیبینین لە سنوورە ئاویەکانی عومان. ئێران و ئەمریکا لێک تێگەیشتنیان کردماوەی 6 ڕۆژ گەروی هورمز بەکراوەی بمێنێتەوە. هەر لە هەمان کاتە زۆر بە بێدەنگی عومان لەگەڵ ڕێکخراوی نێودەوڵەتی دەریاوانی ڕێککەوت ئەم ڕێڕەوە نوێیی کردەوە بۆ گەروی هورمز وە کۆبینین ئەمەی کە پێشتر کەشتیەکان هاتوچۆیان پیا ئەکرد و ئێران دایخست و ئێران هەژمونیەکی زۆری هەبوو لێی لە سنوورە ئاویەکانی ئێرانایە. ئەم ڕێڕەوە نوێیە کە بە هاوئاهەنگی ڕێکخراوی نێودەوڵەتی دەریاوانیە لە سنوورەکانی عومانە و لە ماوەی ئەم لێک تێگەیشتنەیە ژمارەیە و کەشتیانە کە بێرەیە تێپەڕیون زۆر جیاواز نەبوون لە ئەوانەی کە بە بەشەکەی ئێرانە ڕۆشتون. ئەمە بووە هۆی تووڕێی ئێران و لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە کە ئەوترا ئێران هێرشەکاتە سەر کەشتیەکان بە هیچ شێوەیەک هێرشی نەکردوتە سەر و کەشتیانە کە بەم ڕێڕەوەیە ئەڕۆن. ئەوانەی کراونە ئاماج هەمویان یەک خاڵی هاوبەشیان هەیە، ئەوی ژەوانن کە بەم ڕێڕەوەی ئەمانە تێپەڕیون. ئێران ئێوێ هەژمونیەکەی لە گەروی هورمز لە دەست نەیات، ئێوێ بە ئەمریکا و بە ڕێکخراوی نێودەوڵەتی دەریاوانی و بە ئەمانش بڵێ گەر من نەمەوێ ناتوانن ئێوە کەشتەکانتان تەنانەت بە سنوورە ئاویەکانی ئۆمانیشە تێبپەڕێنن. منەمەوێ لێرە زانیاریەکی ترتان بۆ بخەمەڕۆ هەندێک داتا و ژمارە باسی جیاوازی ئەم دوو هێڵەتان بۆ بکەم کە ئێستا لەسەر نەخشەکە پێم پیشاندان. جا لێرەیە بە چارت پێتان ئەڵێن بە شێوەیەکە. چارتە شینەکە باسی هاتوچەی کەشتیەکانەکە لە گەروی هورمز ئەو بەشەکە لە سنوورە ئاویەکانی ئێرانە. چارتە سوورەکە باسی ئەو بەشاکە کە لە سنوورەکانی عومانامام ڕێڕەوە نوێیە کە هەیە. وەکو توانین لێرەیە بیبینین لە هەندێک شوێنە بە تایبەتی لێرەیە کە بە ئەم هێڵا دیاری کراوە ڕوودا و ڕوویداوە. بۆ نمونە ڕووداوەکە چی بووە؟ لە 25 مانگە ئێران هێرشی کردووەتە سەر کەشتیەکی بە ئاڵای سنگافورەوە. ڕۆژی دوایی 26 مانگ ئەمریکا کاردانەوەی هەبوو هێرشی کردوتە سەر ئێران. 27 مانگ دیسانەوە ئێران هێرشی کردوتە سەر کەشتێک لە ڕێڕەوەکەی ئۆمان کە ئەم کەشتیە پەنامایی بووە، دیسانەوە ئەمریکا کاردانەوەی هەبووە. ئەبینین دوا بە دوایان ڕووداوانە هاتوچەی کەشتیەکان چەند ڕۆژێک دابەزیون بە ئەو بەشەکە لە سنوورە ئاویەکانی عۆمانایە. دیسان بوژانەوەیەکی بەخۆیەوە بینیوە هەتاوەکو ڕووداوەکانی دووەم کە ئەمەی ئەم دواییە بوو، واتە ئەوەی کە لە نێوان 6 و 7 مانگا ڕوویدا ئێران هێرشی کردە سەر 3 کەشتی. ئەم کەشتیانە یەکیان کەشتێکی قەتەری بوو، یەکیان کەشتیەکی سعودیا بوو و یەکێکیشیان بە ئاڵای لیبریاوە بەوەیە تێئەپەڕی. دیسانەوە ئەیڵێمەوە خاڵی هاوبەشی هەموو ئەم کەشتیانە کە ئێران هێرشی کردوونە سەر چێ لە ماوەی 25 و 26 مانگا وچێ لە ماوەی 2-3 ڕۆژی ڕابردووە ئەوە بووە کە هەموو ئەم کەشتیانە بە ڕێڕەوەکەی ئۆمانە تێپەڕیون و ئێران نایەوێت ئەم ڕێڕەوە کارا بکرێت لە بەرەوەی کە ژمارەی کەشتیەکان وەک کۆتوانی ببینین خەریکە نزیکە بێتەوە. لە لوتکەیە تەنانەت بۆ 25 بۆ 30 کەشتیش
بەرز بۆتەوە ئەوانەی کە بەڕێڕەوی عمان ڕۆشتون لە کاتێکا کە ئەوانەی کە بەڕێڕەوەکەی ئێران ڕۆشتون بە تێگڕای 20 بۆ 30 کەشتی بووە و شتێکی زۆر سەرنجڕاکێش کە لەم چارتەیە ئەتوانین ببینین ئەوەیە کە ڕاستە لە دوای هێرشەکانی ئێران بۆ سەر کەشتیەکان ڕێڕەوەکەی ئەمان ناسەقامگیری بخۆی بینیوە کەشتیەکان ترسان و پیاە تێنەپەڕیون لە هەمان کاتە ئەمریکا ڕێڕەوەکەی ئێران بۆ بەڕێڕەوی ئێرانە ڕۆشتوە تقریبەن وەکو خۆی ماوەتەوە و ئێران دیارە و ئامانجە کەمە بەستی بووە پێکاویەتی کەشتیەکانی لە ڕێڕەوەکەی ئەمان ترساندووە و بە ڕێڕەوەکەی خۆی بۆ جێگیر کردووە بۆی کە بتوانن هاتوچێ پیا بکەن و وەکووتم تەنها مەبەستیشی لە هێرشەکان هەر ئەوە بووە. جێگری سەرۆکۆماری ئێران ئەڵێت هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل زیانی زیاتر لە 300 ملیۆن دۆلاریان بە ژێرخانی توێژینەوەی وڵاتەکە گەیاندووە. لە هەمان کاتیشە دروستبوونی ئاستەنگ لە سیستمی بانکی ئێرانە پێ ئەنێتە چوارەم هەفتە هەندێک لە خزمەتگوزاریەکانی چەند بانکی سەرەکی و گرنگی ئەو وڵاتە پەکیان کەوتووە کە تا ئێستا زیاتر لە 550 ملیۆن دۆلار زیانی بە دوای خۆیان هێناوە. بەهۆی بەرزبوونەوەی فشارە دەرەکیەکان و بەردەوامی کێشەنەوخۆیەکان لە ژێرخانەکاندا ئابووری ئێران ڕوبەڕووی دوو ئاستەنگی جدی دەبێتەوە لە بواری تەکنەلۆژیا و سیستەمی بانکیدا. لەلایەک حکوومەت باز لەو زیانە بەرفراوانە دەکات کە بەر ژێرخانەکانی توێژوونەوەی کەوتووە لە ماوەی جەنگەکەدا و لەلایەکی دیکەوە ماوەیەکە سیستەمی بانکیەکەی ڕوبەڕووی کێشە دەبێتەوە. ئەوەش کاریگەری بەرچاوی لەسەر مامەڵ ئابووریەکان و هەروەها بازرگانی و کار و بزنسەکان دروست کردووە. جێگری سەرۆکۆماری ئێران دەڵێت هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل زیانی زیاتر لە 300 ملیۆن دۆلاریان بە ژێرخانی توێژینەوەی وڵاتەکەی گەیاندووە. حسێن ئەفشین جێگری سەرۆکۆماری ئێران بۆ کاروباری زانست و تەکنەلۆژیا ڕایگەیاند. ئەو جەنگەی ئیسرائیل و ئەمریکا بەسەر ئێراندا سەپاندیان زیانی 65,000 ملیارد تمەن کە دەکاتە 364 ملیۆن دۆلاری بە ژێرخانی ئێران گەیاندووە. ئاماژەی بۆش کردووە ئەوان کاریان لەسەر ئەو تەکنەلۆژیایانە دەکرد کە لە بواری سەربازیدا بەکار نەدەهاتن. بەڵام ئەمریکا و ئیسرائیل ناوەندەکانی توێژینەوەیان دەکرد ئامانج. جەختیشی لەوە کردەوە کە لە هەوڵدان لە ئاسایشی خۆراکدا بگەنە قۆناغی ئارامی بە جۆرەك ئێران بتوانن کەڵک لە بەرهەمە ناوخۆیەکانی وەربگرێت. لە هەمان کاتدا دروستبوونی ئاستەنگ لە سیستەمی بانکی ئێراندا پێدەنێتە چوارەم هەفتەوە. هەندێک لە خزمەتگوزاریەکانی چەند بانکی سەرەکی و گرنگی ئەو وڵاتە پەکیان کەوتووە. لەوانە گواستنەوەی پارە، وەرگرتنی سوودی بانکی هەژمارەکان و مامەڵە بانکیەکان کێشیان بۆ دروست بووە. ئەوەش بەشێکی بەرچاوی کار و کەسابەت و بزنسەکانی ڕوبەڕووی ئاستەنگ کردوێتەوە. بە ژێرەی خەمڵاندنەکان ئەو ئاستەنگانە ڕۆژانە کاریگەری لەسەر سەر و 22 ملیۆن دۆلار لە مامەڵە ئابووریەکان دروست کردووە و تا ئێستا زیاتر لە 550 ملیۆن دۆلار زیانی بە دوای خۆی داهێناوە. تەنها لە 8 ڕۆژدا بەهای مامەڵە بانکیەکان زیاتر لە 178 ملیۆن دۆلار دابەزیوە. بەگشتی زیانەکانی ژێرخانەکانی تەکنەلۆژیا و بەردەوامی ئاستەنگ لە تۆڕی بانکیدا ئاماژەن بۆ فشارە ئابوووریەکانی سەرحکوومەت. چاودێران دەڵێن بەردەوامی ئاستەنگەکان لە سیستەمی بانکیدا کاریگەری لەسەر متمانەی گشتی چالاکیەکانی کەرتی تایبەت و پرۆسی مامەڵە بانکیەکانی وڵات دروست دەکات. با یارمەتی هاوکارانم هەواڵابووریەکانم پێشکەشکردن سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.